خی گەورەتانە بێ خۆشەویستان من ئەژیچەتۆ ئەو ڕۆژی یەکشەم 26 سەی 2017 ئامادە کاریەکان بەردەوامە بۆ پیشانگاکەمان بە بۆنەی ساڵی ببورن ڕۆژی کەشناسی جیهانی کە ئەم ساڵ بە جێناوەشانی تێگەیشتن لە هەور دەست پێ دەکات. ئێستا کە برادران مێزەکان و بابەتەکانیان و کەلوپەلەکانی بەشی بوومەلەرزە تەسبیت دەکرێت و هەر کەلوپەل و هەر ئامێرێکە شوێنی خۆی دادەنرێ بۆ ئەوەی نمایش بکرێ و خەڵک یان بینەری خۆشەویست و جەماوەر سوودە زانیاریەکان وەربگرن. ئێستا بەشی بوومەلەرزەوە خەریکن وردە وردە ئامێرەکان دەبەستن. بەشی کەشناسی ئامێرەکانمان لێرە تەسبیت کرد، ئێرە ئامێری فایزاڵە دانرا و بەشی کەشناسی بۆ جاری دووەم لێرەدا لە ئامێر کلاسیکیەکان وا خەری کرد ئامێرەکان تەسبیت دەکەن، واروها بەشی بوومەلەرزەش بە هەمان شێوە بە سوپاسەوە و ئامێرەکانیان ئامادە کردووە تا لێرە نمایشیان بکەن. خۆشەویستان ئینشاءالله سبەینێ کاتژمێر دەی بەیانی پیشانگاکە دەکرێتەوە و ئێستا بەنسبەت هەڵواسینی تابلۆیەکانی هەورەکان هەر هەمووی کۆتایی پێهاتووە. زۆر باش. ئەجاکی کارداکە ئیوەی مشکلت نییە تەقسیمەکەی بە پشتودا. ئەوڕۆ ڕۆژی دووشەم 27 سەی 2017 کاتژمێر نوێی بەیانی. ئێستا کە هەموو شتێک ئامادەیە، تابلۆیەکان هەڵواسراون و هەموو بەشەکانی پیشانگاکە وەک پێویست وەکو ئەمە بڕیارمان لەسەردا وەکو پلانمان بۆ داڕشت و سوپاس بۆخوا هەر هەمووی ئامادەیە. کاتژمێر دەی بەیانی وە چاوەڕوان دەکرێن ئینشاءڵڵا پیشانگاکەمان پیشانگای هەور و تەکنیکەکانی کەشناسی و بوومەلەرزەزانی لێرە لە هۆڵی نیاندرتال لە پارکی شانەدەر بکرێتەوە. تا ئەو کاتی کردنەوەی پیشانگاکە مەراسیمی کردنەوەی پیشانگاکە خواتان لەگەڵ. صدمة جماعة
دوم ڕۆژی پیشانگایەکەمان بوو و سپاس بۆخوا سەرکەوتنێکی گەورەوە دەستێنا بە هەوڵ کۆشی کارمەندانمان لە بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و وەرزانی هەرێمی کوردستان کارمەندانی ئازیز لە بەڕێوەبەراتەکانی سەر بە بەڕێوەبەراتی گشتی دەستخۆشیان لێ دەکەم کە لە ڕۆژانی دووشەمە و سێشەمە 27 و 28 ئاداری 2017 پیشانگای هەور و هەروەها تەکنیکەکانی کەشناسی و مۆدەرزانیمان ئەنجامدا لێرە لە پارکی شانەدەر لە گەلەری نیاندرتال. خۆشەویستانم چەند ساتێک ماوە کۆتایی بە پیشانگایەکە دێنین و بەڕاستی دەمێت لێرەدا زۆر سپاسی برایانی خۆشەویستم بکەم لە بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و مۆدەرزانی هەرێمی کوردستان کە لەم ماوەیەدا ماندیبوونیان چەشت و زۆر هاوکار بوون بۆ ئەوەی بتوانن لەگەڵ ئێمە بەیەکەوە ئەو کارە ئەنجام بدەین و پیشانگایەکە بە سەرکەوتووی ئەنجام بدەین. خۆشەویستان بەرەوەی خواحافیزی بکەم دەمێ ئەوەش ڕابگەینم کەوا پێویستە سوپاسێکی تایبەت بۆ بەڕێز کاک فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و وەرزانی هەرێمی کوردستان کە بە هەموو شێوەیەک ئامادە بۆ پاڵپشتی لەو پیشانگایە بکات و سوپاسی یەکەیەکە کارمەندان دەکەم بەشی پێشبینی و هەروەها بەشی بوومەلەرزەش کە ئەوانیش زۆر ماندووبوون لەگەڵ ئێمە و توانیان بە کارامەترین شێوە بە جوانترین شێوە کارەکانی ئەنجام بدەن. خۆشەویستانم لێرەدا ماڵ ئاوایی دەکەم و خواحافیزی و هیوادارم کەەوە ئەمە کۆتا چالاکچی نەبێت دەو بوارە و بتوانینە ساڵی داهاتوو ئەگە خواتەمەدا لە ڕۆژی کەشناسی جیهانی سەر بە ڕێکخراوی کەشناسی جیهانی ئەندام
ببینە ئەندام وەکو وڵاتێکی سەربەخۆ یان بتوانین وەکو دەستگایەکی کەشناسی لە هەرێمی کوردستان بەشدار بین لە چالاکێنی و دەوڵەتیەکان و ئێمەش بیسەلمێنینکەوە گەلێکین حەزمان لە زانستە حەزمان لە پێشکەوتنە و ئامادەین بە هەموو شێوەیەک خزمەتی جەماوەری خۆمان بکەین و لە هەمان کاتدا خزمەتی مرۆڤاتی بکەین تا چالاکێکی دیکە تا ڕۆژێکی دیکەی کەشناسی جیهانی خواتان لەگەڵ.